گەشت و گوزاری هەڵەبجە داوای کردووە گوندی بیارە لە هەورامان وەک سەرنجڕاکێشترین و باشترین گوندی گەشتیاری لە هەموو عێراقدا لە لیستی گوندە گەشتیارەکانی جیهاندا تۆمار بکرێت. ئەمەش دوای ئەوە هات کە ڕێکخراوی گەشت و گوزاری جیهانی بەڕەسمی داوای ناوی گوندێکی لە هەموو عێراق کردووە کە وەک گوندی گەشتیاری لە لیستی گوندە گەشتیارەکانی جیهاندا تۆماری بکات. بە حزۆری ئەمەلخان داوام لێ کرد کە هەوڵ بین بیارە بەکو ئەو گوندە گەشتیاریە عالەمیە بناسین لە عێراقا وعدیە کە بتوانین هەماهەنگ و هاوکارمان بێ ئەوەی پێویست لێمەش وەکو گەشت و گوزار لە ڕێگەی راپۆرت و ڤیدیۆ و مەجموعەیە ستاندەر و کرایتریا دانراوە بۆی گوندێک سێلێکت بکرێمە ئەو ئامادەکاریانەیەکەین و یەکەین بە راپۆرتێک و ئاراستی هەیەی سیاحەی بەخایەکەین. جوانی سروشتی گەشتیاری بیارە و هەڵکەوتەی ناوچەکە هۆکارە سەرۆکی دەستەی گەشت و گوزاری عێراق پێشوازی لەو پێشنیارە بکات. ئەو پێشنیازە پێویستە لەلایەن پارێزگای سلێمانیەوە ئاڕاستەمان بکرێت و باوەڕم وایە هەڵەبجە و بیارە شایستەن چونکە ئەم گوندە خاوەنی جوانی سروشتی و تایبەتمەندی گەشتیاری خۆیەتی هەروەها خەڵکەکەی زۆر ڕێز لە گەشتیار دەگرن. چاوەڕوان دەکەم ئەم گوندە پێش ناوچە پێشنیازکراوەکانی دیکە بێت کە هەڵی دەبژێرین بۆ ئەوەی ببێتە نوێنەری عێراق و لە لیستی گوندە گەشتیاریەکانی جیهاندا تۆمار بکرێت. بۆ لە نزیکەوە ئاگادار بوون لە ناوچە گەشتیارەکانی هەورامان سەرۆکی دەستەی گەشت و گوزاری عێراق بە هاوڕێیەتی سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێم ناوچە گەشتیارەکانی هەورامانیان بەسەر کردەوە. بەڵێنی کاری هاوبەشی گەشتیاریان لەگەڵ هەرێم دووپات کردەوە. لە نزیکەوە ناوچە گەشتیارەکانیان بەسەر کردەوە و زۆر دڵخۆشن بە ناوازەیی و باز لە پاک و خاوێنی شارەکانی کوردستانەوە تایبەتی کە دوو ڕۆژە لە سلەیمانیە زۆر سەرسام بوون بەو پێشکەوتنانەی کە لە شارەکانی ئێمە بەڕێوە چێت و لە هەمان کاتە وتی من تەرجیعی یان هاندانی زیاتر کۆمەڵێک ناونیشان و ئەدرێسی تازەی داینێ و زیاتر بۆ هەماهەنگی و کاری پێکەوەی و خۆشی لە نزیکەوە وەکو سەرۆکی دەستەی گەشت و گوزار دەیەوێت لە ڕێگای راپۆرتی خۆی بەسەرکردنەوە. تەنها لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵدا زیاتر لە 4 ملیۆن گەشتیار هاتوونەتە هەرێمی کوردستان و زیاتر لە 500,000 گەشتیاریش سەردانی ناوچە گەشتیارەکانی هەڵەبجەیان کردووە. ئەگەر لە ئایندەدا بیارە وەک گوندێکی گەشتیاری جیهانی لە عێراقدا تۆمار بکرێت ئەوە ئاماری ساڵانەی گەشتیاری هەرێم زیاتر بەرز دەکاتەوە چونکە ئەو کات لەسەر ئاستی گیان گەشتیاری بۆ دێت و ناوی لە لیستی گوندە گەشتیارەکانی جیهاندا تۆمار کراوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەورامان.